تەوەرە سەرەکیەکانی ئەم کۆنگرەیە ئەمن و ئاسایشە هەلی کارە، هەروەها ئامادەکردنە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی ئەوروپا زیاتریش لەوە مەسلەی پرۆگرامی تەندروستی و پرۆگرامی خوێندن ئەوانش تەوەری ئەساسین و ئەمە یەکێکە لەو کۆنگرانەی کە پێی دەوترێ کۆنگرێکی نائیعتیادی بۆ خۆ ئامادەکردن بۆ ئەو بابەتانەی کە لەلایەن سەرکردایەتی ئەم حیزبە پێشنیار کراون و بۆ پەرلەمانی ئەوروپیش کاریان لە پێناو ئەوەیە ئەگەر بەرەی چەپ سەرکەوێ هەوڵی ئەوە بدەن کە ئیرهابیەکان تێرۆریستەکانی داعش پێویستە لەو شوێنانە محاکەمە بکرێن کە تێیدا شەڕیان کردووە بە پێی حکمی مەکانی و لە هەمان کاتیشدا مەسلەی هەڵەبجە و جەرائیمەکانی دژی خەڵکی کوردستان کرا بە جینۆساید لە قەڵەم بدرێ بە پێی لە پەرلەمانی ئەوروپا بڕیار وەرگرن. جگە لەوەش هەوڵی ئەوە بدەن کە پشتیوانێکی تەواو لە شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان وەکو لە ڕێکەوتنامەی سیاسی نێوان پارتی و یەکێتی داهاتووە شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان بۆ یەکە ئیداریەکان یعنی فیدرالیزم لە لای حکوومەتی هەرێم نەوەستێ بەڵکو بچێتە پارێزگا و لە پارێزگا بۆ قایمقامێت و لە قایمقامێت بۆ بدێناحیەکان و یەکە ئیداریەکان. لە هەمان کاتیشدا هەوڵی ئەوە دەدەن کە لە ڕۆژانەی ژیانی سیاسیان لە مەودواش وەکو لەوە پێش کردویان لە ڕووی سیاسیەوە لەگەی یەکێتی نیشتیمانی پەیوەندیەکانیان تۆڵتر بکەن و پەیوەندیەکی تند لەگەڵ حکوومەتی هەرێم و حکوومەتی هەرێم بە وەکو دەستوری عێراق هاتۆ بە ڕسمی بیناسن و پشتیوانی بکەن لە هەموو ئەو بوارانەی هەن و من پێم وایە ئێستا کە یەکێک لەوانەی کە لەگەڵ ئەمە قسەی کرد وەزیری خوێندنی باڵا بوو لە بەرنمەکەیان ئەکید تێیدا هاتیە بۆی دەستەخۆشی نێوان زانکۆکان